دوای تەواوکردنی زانکۆ و ناومێدبوونی لە دامەزراندن، جێگر ماوەی 3 ساڵە پشتی بە بەهرەکانی بەستووە و دەستی بەکاری دروستکردنی ئاگردان و دیکۆراتی خشت و تەختە کردووە. لە دوای جامیعەوە ناکرێت چاوەڕوانی تاعینات دامەزران بکەین و توانین ئەو بەهرانەی کە خۆمانەیە برەوی پێ بدەین و زیاتر بەرەو پێشی بن و چاوەڕوانی تاعیناتیشم نەکردو. یعنی هەوڵم داوە ئەو هونەرەی کە خۆمەمە زیاتر گەورەکەم لەو ڕێگەوە خزمەت بکەم و هەم ئەتوانیت ئەبێتەوە کاری داهاتێکیش و هەم خەڵکی بە ئیشەکانمان نەزانێت زیاتر ئیشەکانمان دەرەکەوێت. جێگر زۆربەی کارەکانی لە گوند و نێو ئەو باخانە ئەنجام دەدات کە هاوڵاتیان بۆ پشودان و جوانکاری دروستیان کردوون. سۆشیال میدیا و ئیشەکانمان بڵاوکردنەوەی ڕسمی ئیشەکانمان سپاس بۆخوای گەورە لە هەموو شارەکان و پەیوەندیمان پێکەن لە هەولێرەوە بۆ لە ڕانیەوە لە شارە زورۆ لە پێنجوێنەوە لە کەلارەوە لە کفریەوە لە هەمیەوە و زیاتر ئیشەکە ئەم جۆرە ئیشانە بابەتی ئاگردان و کوورەکان زیاتر بۆ باخە و بەڵام لە ئێستا خەڵک تانی زیاتر ئیشەکە پێشکەوتووە خەڵکەیە لە ناو شاری شایگا لە سەربان کوورە دروستەکە ئاگردان دروستەکە. پیشەکەی جێگری کردوتە کەسێکی گەڕۆک، نمونەی ئیشەکانی لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە و سۆشیال میدیای کردوتە بازاڕێک بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک و دەستخستنی کار. خۆی ئەگەر حەزی هەبێت توانای هەبێت ئیش هەیە و ئەگەر ئیشیشی دەست نەکەوێت توانێت خۆی هونەرێک دروست بکات. ئەگەر خۆی تۆ توانە بیرۆکەی تازە دروست بکە ئیشێکی تازە بێنەرە بوارەکەەوە خەڵک لە دەوری کۆ بێتەوە خەڵک هەوڵ بدات یعنی تۆ ئیشێک دابهێنە داهێنانێ بکە کە خەڵک سوودی لێوە بگرێ خەڵک حەزی پێ بکات تۆ ئیشەی بۆ بکەیت. پشتبەستنی جێگر بە توانە و بەهرەکانی بۆ پەیداکردنی بژێوی لە دوای تەواوکردنی زانکۆ لە کاتێکدایە بە هەزاران دەرچووی زانکۆکانی هەرێم گیرۆدەی دەست دانەمەزراندن و بێکارین. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، دەربەنی خان.